وتمان بەخێرخوازان داوامان لێکردن کە هاوکارمان بن بۆ کڕین و پێداویستی جلوبەرگ و جانتا و پێڵا و قەرتاسێ و هەندێک شتی تر کە قوتابی لە مۆسیما پێویستێتی. خۆشبەختانە الحەمدوللا خاتن بەدەممانەوە، هەرچەندە ئێمە ناوێکی زۆر و خانەوادەیەکی زۆرمان لەلایە بەداخەوە حەزمان نەکرد بۆ هەمویان پێداویستیان بۆ دابینکەین، بەڵام ئەو کۆمەکیە کە بە دەستمان گەشتۆ تا ئێستا بەشی تقریبان 100 خانەوادەیەکە کات ئێمە ئەم 100 خانەوادە لەم سەرەتا پێداویستیان بۆ دابینەکەن و ئینشاءڵڵا لە داهاتووشدا هەوڵەکانمان هەبەردەوامە بێ، پرۆژەکەمان هەبەردەوامە. لێرەشەوە داوا لە خێرخوازان دەکەین کە هاوکارمان بن، دەستبارمان بن، هاوکاریمان بکەن بۆی بتوانین پرۆژەکە بەردەوام بێت و لەگەڵ ئەوەشە چینی فەقیر و کەم دەرامەتیش سودمەت بن لە پرۆژەکەمان و بتوانین شتیان بۆ دابینکەن ئینشاءڵڵا.